ئێستا چونە لە راپۆرتێکە پەیوەندی با کۆتا تەوەرمانەوە هەیە ئیڤێنتی 22 زائد ڕۆژی تۆ گەنجانی کارساز و خاوەن بزنسی بچووک لە دەوری خۆی کۆ ئەکاتەوە جا ئێستا چینە لای راپۆرتەکە بە بزانین ئەم ئیڤێنتە چی لە خۆ ئەگرێ و هەروەها ئەو کارسازە بچووکانەی کە لە ئیڤێنتەکە بەشداریان کردەوە باز لە چیەکەن. ئەم کۆمەڵە گەنجی لێران گەنجی هەر سێ پارێزگای سلێمانی و هەولێر و هەڵەبجان لە کەمپینی 22 لەگەڵ تۆ بەشدارن کە لەلایەن ڕێکخراوی سپارک ڕێکخراوە هاوکات لە چوارچێوەی ئیڤێنتێکی گەورەی گەنجانە خۆی دەبینێتەوە هەر لەم کەمپینەدا کۆمەڵی کارسازی گەنج و بزنسی بچووک و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تێدا بەشدارن لەگەڵ ئەوەشدا وەزارەتی دەرەوەی هۆڵەندا هاوکاری مادی ڕێکخراوی سپارک دەکات بۆ بێزکردنی تواناکانی گەنجان لە هەرێمی کوردستان. ئێمە وەکو ڕێکخراوی سپارکی هۆڵندی لە 2014 لە هەرێمی کوردستانین و کار ئەکەین لەسەر گەنجان لە سەکتەری خوێندنی باڵا و کەرتی تایبەتە خۆشبەختانە لە 2014 توانیمانە چەندین پرۆگرامی جۆرا جۆر پێشکەشکەین بە گەنجان یەکی لەو پرۆگرامانە ئەوەیە کە ئێمڕۆ ئێمەی کۆ کردوتەوە پرۆگرامەکە لە ژێر ناونیشانی گۆڕانکاری یاخود نێتوەرکس ئۆف چێنج کە لەلایەن وەزارەتی دەرەوەی هۆڵنداوە هاوکاری مادی دەکرێت و ئێمە لە 8 مانگی ڕابردووە کۆمەڵی گەنجی شاری سلێمانی و هەڵەبجە هەولێرمان دەستنیشان کرد کەمپینێکیان ڕاگەیاند بوو بۆ ئەوەی پامی بەدیلیان هەبێ بۆ ئەم گەنجانەی کە لە هەرێمی کوردستان فراخێکی زۆریان هەیە سەکۆیەک نییە بۆ ئەوەی کۆیان بکاتەوە یەکێک لە چالاکیەکانیان ئەوەیە کە ئێمڕۆ نزیکەی 250 گەنجی شاری سلێمانی و دەوروبەری هاتوون بە کۆمەڵێ برگەی جۆرا و جۆر و چالاکیەوە بەشدارە بن و لە هەمان کاتە چەندین کۆمپانیا و ڕێکخراوی لۆکەڵی هاتوون پێشکەشی بزنسەکانی خۆیان پێشکەش بەم گەنجانە ئەکەن و بە هیوای ئەوەی ئەگەر هەلی کاریشان هەبێ بۆ ئەم گەنجانە بتوانن بگونجێن لەگەڵ یەکتریا و بتوانن ئیشێکیان بۆ بدۆزنەوە. لەم کەمپینەدا وتی چەند گەنجێکمان وەرگرت کە هەندێکیان بەشداربووی کەمپینەکە بوون هەندێکی تریشیان خاوەنی چەندین بیرۆکەی جوان بوون و بیرۆکەکانیان بۆ بەشداربووان دەخەنەڕۆ. هاوکات هەندێکی تریش لە گەنجەکان بانگێش کرابوون بۆ کەمپینەکە تاوەکو بیرۆکەی جوان لە بەشداربووان وەربگرن. ئێمە لەم ماوەی ئەم چەند مانگەیە کە کەمپینەکەمان دەستی پێ کردووە و پێش ئەوەش کە بڵێن ڕاوانگەیان دەبێ ڕاهێنانی زۆرمان وەرگرتووە کە تایە فەری جۆرەکانی و شێوازەکانی دروستکردنی کەمپین و بەڕێوەبردنی کەمپین کراوین کە ئەمانە ئەکرێ هەر وەختێکی تبێ بەکار بهێنرێتەوە بۆ هەر مەبەست و با بڵێن کارێکی ترمان هەبێ بمانێ کەمپینی بۆ بکەین ئەتوانین ئێمە لەو ڕێگەیەوە کەوانی کە فێر بین بەکاری بێنینەوە و ئێمە ئەو پەیامانەی کە هەڵمان بژاردوو هەمووی بۆ گۆڕانکاری دروستکردنە لە ئێستایە ئەو پەیامانێ بەڵام من کە وەکو ئاوێ فێر بووم چۆن کەمپین بکەم چۆنایی خەڵک بناسم چۆنایی هەوڵ بم گۆڕانکاری دروست بکەم چۆنایی قسە بکەم ئەمانە هەین بەکارەهێنمەوە دواتر بۆ مەبەستی تر و بۆ کاری تر کە بتوانم گۆڕانکاری زۆرتر دروست بکەم. ئێمە وەکو ئەو 22 کەمپینەرە لە ڕێکخراوی سپارکی هۆڵەندی لە هەر لە مانجی یەکەوە کۆمەڵێک ڕاهێنانمان پێکراوە لەلایەن ڕاهێنەری هۆڵەندیەوە لە نمونە ڕاهێنانەی کە پێمان کراوەکو نووسینی کۆنتێنت و سکریپت کە لە بۆ ڤیدیۆ پۆستکردنەوە شتانە زۆر سوودی هەیە باشە ئێستا و پۆست و شتانی کە بە ئۆنلاین کردیتمان پێشوەختە ئەمە هەموو کۆنتێنتمان لە بۆ نووسیە و سکریپتەمان کردیە لە بۆ ڤیدیۆیەکان ئەو جە پۆست کرا یعنی بەچەند فلتەرێکدا ڕۆیشتەوە هەموو ئەزمونێ لە بۆمە ئەمە لە داهاتووژا دەتوانین کار لەسەر ئەو شتانە بکەین یاخود ڕاهێنانێک کەمان کردیە لەسەر ڕێخستنی ئیڤێنت کە چەند جۆرە ئیڤێنتمان هەیە کو دەتوانین ئەو ئیڤێنتی کە ڕۆ کردمان بە شێوازەگرێت بێخین. من لەریزم یوتیوبەرم و کاری دەرهێنان و سیناریۆسی شەکەم بیرۆکەیەکم هەبوو کە چۆن گەنجان بتوانن لە ڕێگای سۆشیال میدیاوە بزنسێک دروست بکەن یاخود بزنسەکەی خۆیان گەورە بکەن بۆیە بەشداریم کردووە لەگەڵ 22 لەگەڵ تۆ بۆ ئەوەی لە ڕێگەی ئەمانەوە زیاتر بتوانین وا لە گەنجان بکەین لە ڕێگەی سۆشیال میدیا و بتوان بزنسەکەی خۆیان گەورە بکەن یاخود بزنسە نوێیەکی خۆیان لە ڕێگای سۆشیال میدیاوە دەست پێ بکەن و سەرکەوتون تیا بەدەست بێنن و سوپاسیانەکەم بۆ ئەم کامپینە ئەم جۆرە کارانە لە ڕێکخراوەکان زۆر گرنگیشان پێ بدرێت بە تایبەتی لە گەنجان و ئەو کەسانی کە دازا ئەسن ناوتەمەنی گەنجیەوەتە هەرزەکارن. ئەنجامدان و سازکردنی ئەم جۆرە کەمپینانە هەنگاوێکی گرنگە بۆ گەنج
تاکو زیاتر و زیاتر گەنج دەستگیرۆی بکرێت لە بیرۆکەکانیدا چونکە گەنج خاوەنی چەندین بیرۆکە و توانای باشە بۆی ئەگەر ڕێکخراوەکان هاوکاریکی باشی گەنجان بن زیاتر و زیاتر خزمەت ئەکەن بە کۆمەڵگا چونکە بیرۆکەکانیان زیاتر ئەخەنە ڕوو لە داهاتووشدا زیاتر خزمەت ئەگەیەنن بە کۆمەڵگا لە هەمان کاتا گەنجەکان ئەتوانن تواناکانیان لە نێو کۆمپانیەکاندا بەگەڕ بخەن تاکو زیاتر لەوێشدا خزمەت بگەێنن بە کۆمەڵگە و خزمەت بە خۆشان بگەێنن. قسەی زیاتر دەکەینە سەر ئیڤێنتی 22 کۆڕۆژی تۆ بزانین ئەم ئیڤێنتە چییە چێنە و گەنجانی کە لە دەوری خۆیاندا کۆ کردوتەوە زانیمان ئەگەر هەڵ نەبم 22 کامپێنەر لە نێو ئەم ئیڤێنتەدا بەشدارن ڕێژەکە تا دێ زیاد دەکات چونکە ئەمان مەبەستیانە ئەو گەنجانی کە هۆشیارن و ڕۆڵیان هەیە لە بڵاوکردنەوەی بیری هۆشیاری لە نێو کۆمەڵگادا و بەتایبەت دیریش لە نێو سۆشیال میدیادا لە دەوری خۆیان کۆی بکەنەوە ئێمە پرسین ئەو ناوەندۆ ڕێکخراوانی کە لە پشتم کەمپینەوە چێن ڕۆڵیان چییە ناوەڕۆشی ئەم ئیڤێنتە گەیشتون بەچی پێمە بێت بەشێکشیان دۆزینەوەی هەلیکار و گونجاندنی و ڕخساندنی هەلیکارە بۆ گەنجانیش قسەی زیاتر دەکەین لەگەڵ 4 گەنجیان کە بەشداربووی ئەم ئیڤێنتەن هەرێکە لە بەڕێزان ئاوێ مەحسین کە لە لای منەوە کاک چێنەر عوسمان خاتوو سەنا چێنەر ئیسماعیل ببوورە خاتوو سەنا محەممەد کان و عەلی زۆر زۆر بەخێربێن ڕۆژێکی نەتان باش بانیتان باش و بەخێربێن اینجا بە مایکەکە لای تۆ ئاوێ لە تۆ دەست پێ بکەین کەمپینی 22 زاید ڕۆژی تۆ چییە مەبەست دەی چییە بۆ گەنجێکە ئێستا دانیشتۆیە بزانە ئەم کەمپینە چی باشە بەینگتان باش سڵاو کەمپینی 22 کۆتۆ یان 22+U کەمپینێکە کە لەلایەن 22 گەنجەوە ڕێکخراوە بە هاوکاری ڕێکخراوی سپارکی هۆڵەندی ئێمە ئەم کەمپینە ئەم 22 ناگۆڕێ نابێ بە 28 ئەم 22 کەمپینەر هەرم 22 بەڵام وەکو چالاکیەکانمان چالاکی مەیدانیش و ئۆنلاینەکانیشمان ئۆفکۆرس ئەگەر خەڵکمان لەگەڵا بەشدارە گەنجی تر کار لەسەر چی ئەەکەین سەر بە پرۆگرامێکی لە ڕێکخراوی سپارکە کە ناوی تۆڕی گۆڕانکاریە تۆڕی گۆڕانکاری کار لەسەر ئەوەکە کە ڕێگری بکات لە بیری توندڕەوی و هەروەها پێدانی با بڵین جێگرەوە بۆ گەنجان ئیتر جێگرەوەی باشکە بۆ لە بیری توندڕەوی ئێمە سێەم وەجبەی سێەم با بڵین ساڵی ئەم پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری لە کوردستان کەمپینەکەی ئێمەش بۆ ئەوەی کە ئیش لەسەر بیری توندڕەوی بابڵین ڕێگریکردن لە بیری توندڕەوی بکات 4 پەیامی هەڵبژاردووە 4 پەیامەکەمان بەشێکی لەسەر سۆشیال میدیایە بەشێکیشی کاری مەیدانیە ئەگەر بەگشتی نای هەر چواریان بێنم یەکەمیان بەشداریکردنی چالاکانی گەنجانە بەتایبەتی خانمان لە ڕێکخراوەکانە لە کاری ڕێکخراوەی و کاری بەڵی مەیدانیە و هەروەها لە دڵی سۆشیال میدیاوە گەورەنەکردنی کەسانی بێپەیام و باش بەکارهێنانی سۆشیال میدیا و هەروەها بەکارنەهێنانی وشەی نەشیا و وتای ڕقەبەڕقاتی لە سۆشیال میدیا لە کۆمنتە لەگەڵیشە بۆ مەسەلەی داواکردنی ماف ئێمە جێگرەوەی ئەوە پێشکەشەکەین کە لە باتی بە تونند و تیژی بە توندڕەوی داوای مافەکانمان بکەین وکو گەنجان وکو خەڵکی کوردستان ئێمە بتوانین بە ئاشتیانە داوای بکەین و ئەمە بابەتەکان کە ئیشی لەسەرەکەین چۆن کاری لەسەرەکەین ئەمە لە سویەکی مانگی سێەوە دەستمان پێکرد کە تاکو ئێستا بەردەوامین و مانگێکی تیژمان هەرما هەر بەردەوام ئەبین کارەکەمان هەم ئۆنلاینە هەم ئۆفلاینە دەستەکانە خۆش بێ فەرموو کاک چێنەر سڵاو لێ بێ و بەیانی باش زۆر سپاس سڵاو لە زۆر بەیانی باش بەخێر بێ سەرچاوانجا کاک چێنەر لەم کەمپینای بێگومان چۆن لایەنێکی تریش بەشداری کردو یاخود هاوکاری کردوون بۆ ئەوەی کە کەمپینێکی هاوشێوەی ئەمە ڕابگەێنن ئەو لایەنانی تر کە هاوکاری ئێوەیان کردووە هاوکاریەکان چۆنی بووە بە چ شێوازێک بۆ و کێن ئەو لایەنانی کە هاوکاریان کردووە بەڵێ خۆی هاوکاری سەرەکی لەلایەن ڕێکخراوی سپارکەوەکو ئاوێخان باسی کرد بەڵام هاوکاری یەکی لە هاوکاریەکانی تر کە لە ڕێی حکومەتەوە بووە لە سنتەری وەرزش و لاوانی بابان کە ئێمە ئۆفیسمان لەوێ لە هەر سێ شارەکە لەوێ وەرکشۆپ و سیمینار و ڕاهێنان بۆ گەنجەکانەکەینەوە و هاوکارێکی زۆر بوون بۆ ئێمە و لایەنەکانی تریش ئەو کەسانی کە ئینفلوێنسەرن هاندەری باشن لە ناو خەڵکا و گەنجانەوە بزنسە بچووکەکان سمۆڵ بزنسەکان بە هەمان شێوە هاوکار بوون ئەو کەسانی کە بۆ نمونە
ئەو گەنجە خۆبەخشانە کە لەگەڵ ئێمە کاریان کردووە ئەو کەسانی کە پەیامەکانی ئێمە بڵاوکەنەوە ئەمانە بە گشتی بریتی بوون لەو کەسانی کە هاوکار بوون لەگەڵ ئێمە. زۆر باشە. خاتوسەنا ڕێکخراوی سپارک بۆچی ینی سپۆنسەری ئەم ئیشەیە بۆ ئەوانەمایان هەڵبژاردووە؟ هۆڵەندین وانە؟ بەڵێ ڕێکخراوی سپارک ڕێکخراوێکی هۆڵندی قازانجنەویستە کار لەو شوێنانە ئەکا لە وڵاتانی کە پاشماوەی جەنگن لە ساڵی 2014 ئۆفیسی لە هەولێر هەیە. پرۆگرامەکە و کەمپینەکەش هەری ڕێکخراوی سپارکە. پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری یەکێکە لە پرۆگرامەکانی ڕێکخراوی سپارک هاوکات لەگەڵ یا ڕێکخراوی سپارک ئیش لەسەر چەند پرۆگرامێکی ترەکە وەک وەرگرتنی زەماڵی خوێندن بۆ خوێندکارانی ئاوارە و پەنابەر یاخود خوێندکارانی کەم دەرامەتی ناو هەرێمی کوردستان ئەوان پاڵپشتی دارایی ئەو خوێندکارانە ئەکەن. هەروەها یەکێکی تر لە پرۆگرامەکانیان پرۆگرامی پاڵپشتی دارایی بچووکە بۆ گەنجان ئەویش لەگەڵ یا پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری. ئەم پرۆگرامە کە بەش لەسەر سێ ئاست ئیشەکە لەسەر دوو ئاست ئاستی یەکەمیان دایک و باوکو و مامۆسای مەکتەبەکانن لەگەڵ زانکۆکان بە هەمان شێوە لە ڕێگەی ڕاهێنان و وەرکشۆپ و ستافی تایبەت بەخوایانیان هەیە کە ئیش ئەکەن هەروەها لەسەر ئاستی گەنجان ئیشەکەن وەکو بەڕێوەبردنی کامپین. واتە ئێمە یەکێکین لەو گەنجانەی کە کامپین بەڕێوە ئەبین لەسەر پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری ڕێکخراوی سپارک کە وەزارەتی دەروی هۆڵندا پاڵپشتی دارایی پرۆگرامەکە و ڕێکخراوی سپارکەکە. زۆر باشە خاتوکانی سڵاو لێ بێ و بەیانی باش بەشداربووانی کەمپینەکە لە تەنها لە شارێکی دیاریکراوە یاخود ناوچەیەکی دیاریکراوە بوو یاخود بۆ سەرجەم ناوچە شارەکانی کوردستان بوو. وەکو خاتو ئاوی پێشتر ئاماژەی پێ لە ساڵانی پێشوەوەتە لە تەنها لە شارەکانی هەولێر بووە واتە دوو کەمپینی پێشوو کەمپینی لۆنە و هەڵمەچۆ. بەڵام لەم ساڵدا سپارویستی جۆرێک لە ڕیسک کا سەرکێشی بکە بزانێ ئەتوانێت سێ شار بەیەکەوە کۆ بکاتەوە هەرسێ لە شارەکانی سلێمانی هەڵەبجە هەولێر واتە گەنجی ئەم سێ شارە وەکو 22 کەمپینەر کۆ بووینەتەوە کەمپینێکمان کرد. سوپاس بەخۆتایە زۆر باش هەمانگێکی زۆر باشمانە بووە. ڕاستە ئێمە لە کوردستان وڵای ئەوە ئینشاءڵڵا بۆ ساڵانی داهاتوی تابێ ناتوان ئینشاءڵڵا کاری لەسەرەکەن چکە خۆی لە ڕاستیەمە خۆی سەرکێشێکی گەورە بوو بۆ سپارکە سێ شاری جیاواز کۆ بکاتەوە چکەمە بە بەردەوامی لە مانگی یەکەوە خولی بەردەوامان هەیە پێویستە هەمانگیمان هەبێ تۆزێک بۆ هاتوچۆک و هەروە بۆ هەمانگی کاتی ئەوێتەوەکە ئەو سێ شارە ئەزمموی سێ شارەکە باشتر بوو لە چاوی ئێوەیە یاخود لە ئەو سێ ساڵی ڕابردووە کە تەنها لە شاری هەولێر کراوە کامیان باشتر بوو بەلای من ئێستا ناتوانم بە بڵێم خێر جواب بمەوە بڵێم کامیان باشتر بوو هەر ئەو دوو کەمپینی پێشووکە کراوە ئەزمموی زۆر باشێەوە بەڵام وەک ئەوەی کە سەرکێشیە کراوە سێ شار کۆ کراوەتەوە ئەزمونونەکە زۆر باشتر بوو چونکە ئەو پەیامانی کە هەمان بووە تەنها بۆ سنوورێکی دیاریکراو نەبوواتە سێ سنووری گەورەی لە کوردستانە بڵاوکرێتەوە ئەمە ژوای کردو کەمپینەکە زیاتر بڵاوێتەوە زیاتر گەنجان سود ببینن. باش دەستەکان خۆش کۆمەڵک دیمەن هەیە تازەترین ئیڤێنتانە کە لەم چەند ڕۆژەدا جێبەجێ بووە دیمەنەکان دەبینین بەڵام دەمەوێت یەکسەر قسەشی لەسەرکەین. ئێوە دەتانەوێت گۆڕانکاری دروستکەن لە بیر و هزی گەنجدا کە خۆتان گەنجن بەڵام جیاواز لە چالاکیەکانی تر بۆ نمونە هەندێک جار هەندێک یاری و هەندێک جوڵاندن و سەرنجڕاکێشی ئەمانەش بەکاردێنن لە کۆڕ و ئیڤێنتەکانتانە. لەم ئیڤێنتەیە کە ئێستا دیمەنەکانە بینین چیتان کرد ئەگەرە لە خۆتەوە دەست پێ بکەینەوەوە زۆر باشە زیاتر پەیامەکانتان فۆکەسەکانتان لەسەر چی بوو؟ بەڵێ خودی ئەم ئیڤێنتە فان ئیڤێنتێک بواتە ئیڤێنتێک و هەمووی کە گەنجەکان کاتێکی خۆش بەسەربەرن هەروەها بە کۆمەڵە گەنجێکیان بناسیێنین ئێمە کینۆت سپیکەرمانە بواتە ئەو سێ گەنجێک کە قسەیان بۆ کردین کە توانیوانە بگەن بە ئاستێکی باش ئێمە ئەمانویست ئامانجی سەرکیمان لەم ئیڤێنتە ئەو بووکە گەنجان بەشدارن خودی گەنجەکان بۆ کەسانشی کە قسەیان ئەکرد قسەکەرەکانمان گەنج بێ بۆی بە گەنجان بڵین بەڵێ ئێوەش ئەتوانن کە بگەن بۆ ئامانجانی کە خۆتان ئەتوانن کە جێدەستان هەبێ لە ناو کۆمەڵگادە وەکو یاریەکانیش بڵێ ئێمە لە سەرەتادا وەکو هۆستەکان ئایسبرێکینمانە بوو واتە بۆ شکانی ئەو بەسەڵەکە چکە وەک خۆتان ئەزانن کۆمەڵە گەنجێ پێشتر یەکتریان نەبینی بێت جۆرە شەرمێک جۆرە هەستێکی نامۆیان هەیە لەگەڵ یەکتریا ئێمە هەوڵمان قسە بکەن لەگەڵ یەکتری بناسن کۆمەڵە خاڵێکی هاوبەش بدۆزنەوە بۆی بتوانن زیاتر لەگەڵ یەکتریا بەشدار بن لە هەمان کاتا یاریمانە بوو یارێکە خەڵاتی تیا بوو یارێکە بوو کە گەنجان زیاتر لەگەڵ یەکتری بکرێنەوە هەروە کاتێکی خۆشش بەسەر بێت. زۆر باشە جا ئەگەر مایکەکە بێتەوە بە خات و ئاوێ ئەمە پرسیار لەوە بکەم پێم وا بێوتر لەسەر چوار ئامانجتان هەیە لا یەکێک لا پەیامەکانتان ئەوەیە کە ئەو
گرژانی کە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دروست ئەبێ هەوڵ بدەن بە شێوازێکی ئاسانتر بە شێوازێک بێت کە بە تووڕەیی نەبێت کە چارەسەر بکرێت چۆنی ئەم هەوڵە بدرێت ئۆکەی ئێمە ئەوکو بەڕێزەوەتەیەکی لە پامەکانمان ئەوەیە کە وتای ڕقەبڕقاتی وشەی نەشیاو نامێنێ اینجا ئێمە کە ئەم پامانەمان هەڵە بژار بیرمان لەوا کردو کە کام کێشانن کام دادانن کە لەناو کۆمەلگایە زۆر باو بۆ ئێستا و کاریگەری ئەبێ ئەگەر ئیشی لەسەر نەکرێ ئێستا چی؟ ئێستا لەم چرکە ساتەیە کامە کێشە زۆر ناو سۆشیال میدیا ئەگە بینە سەر بەڵین نێ سۆشیال میدیا کە گەنج زۆر تایە بەربڵاو و زۆر ئانی بەکاری ئەهێنێ ئەو یەک دوو پامەمان هەیە کە لەوانە وشەی ڕەشیا و وتای ڕقەبڕقایەتی کە ینی بەداخەوەیانی ئەبینی کۆمنتی زۆربەی پیجەکانیان زۆربەی کەساتی دیارەکان بەبێ هیچ هۆکارێک قسەیان پێ ئەوترێ وشەی نەشیاوان بەکارێنێ بەرامبەریان ئێمەمانێ ئەو بەگەنج بڵین کە تۆ ئەگەر ڕخنەیەکی شت هەیە ئەتوانانی ڕخنەکەەوە بڵێ بەڵام بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی دروستکەرانە بێزەبێ بە زمانێکی نەرمتر ڤیدیۆ ڕوون کردوتەوە ئەکید ئێمە وکوتم ئیشەکانمان کە بە ئۆنلاین و بە ئۆفلاینە هەم بە ئۆنلاین بڵین جگەم جار ئێمە کارمان لەسەر ئەوە بکە کێشەکان دیاری بکەینەوە نە بڵین گەنجینە ئەم شتانە هەیە ناو کۆمەڵگەی ئێمەیە ئەگەر دیقەتان نەیە ئەمە هەیە بابێک و ئیشی لەسەر بکەین بێکەوە توانین بیگۆڕین ئەم شتانە ینی ئێمە بۆچی سۆشیال میدیاکانمان کۆمنتی پیجەکانی فیسبوک و ئینستاگرام و تیکتۆکمان ئەمانە هەمووی وشەی نەشیا و بێت کە کاریێتر خۆشمانست ئەوانیش ئەبێ پێتان وایە گۆڕانکاریتان دروست کردوم پێم خۆشە زۆر وەڵامی ئەم پرسیار وەربگرم فیدباکیەوە چۆن وەرەگرنەوە ئێمە فیدباک چۆن وەرەگرینەوە هەم لە ڕێگەی ئۆنلاین تەبعاً داتاوشتی خۆمان کۆ ئەکەینەوە وەری ئەگرینەوە بە لە ڕێگەی کارە مەیدانەکانیشمان وەرکشۆپ و سیمینارەکان ئەوش بڵین فیدباک وەرئەگرینەوە بە شێوەی نووسراو و ئەگەر ئەنیڤینی بکەین ئێمە ئەوەی کە گەنجەکان بەژار بن لەگەڵمانایی بۆ وەرکشۆپێت بۆ دوانسانێکی تریشە بە دوایەت بۆ خۆشە بۆ ئێمە و ئەوە پیشانی ئێمایە کە کارگەیەکمان هەبوو لە سەریان بۆیە پێیان خۆش دووبارەگەڵمان بەردەوام بنەوە و پێیان خۆش بێ کە ساڵی داهاتوو ئەوان کەمپینەر بن لە شوێنی ئێمە کاکچێنەر هەندێک یاریە بێنم لەسەر شاشە ئەم یاریانە مەبەستیان لێ چییە؟ مەبەستیان بابی نەران زۆر ڕوونبێرەلان هەندێک جار تۆ شتە کۆڕەگیڤێنتێک ئەوەندە مەلەلە بێتاقەتە بێ مەبەستانەوەی یان نەخێر مەبەستەکە ئەوە مەبەستێکی سادەیەتی مەبەستێکی گەورەتر لە پشتەم یاریەوە هەیە بەڵێ هەڵبەتە ئەوە مەبەستێکی سادەیە کە یەکێکە لە تەکنیکەکانی بەکارهێنان لە ئیڤێنتەکانمانە بۆی کە بەشداربووانی ئێمە گەنجن بۆی بێتاقەت نەبن بۆ شێوەی کەوتی لە ئیڤێنتەکان بەڵام مەبەستە خۆڵەکەی ئەوەیە کە دەگەنج بە 4-5 ڕیز دەستی یەکیان گرتووە مانایەکە بۆی کە ئێمە بەیەکەوە بەێسترین بەم شێوەیە دەزە ناو دەستی یەک کاتێک کە یەکێک لەو هێلا هوپانە لە کەسی یەکەم ئەکرێتە ملی تا کەسی کۆتایی بزانین کێ یەکەمە بێت ئەمە بۆ ئەوانە ئەسەلمی و بۆ بەشداربووەکان بۆ گەنجەکان کە ئەگەر دەستی یەک بەرنێن ئەگەر بەیەکەوە بەهێزتر بن ئەتوانن بیبنەوە و خەڵاتەکەش بەدەست بێنن زۆر بە کورتی ببوورە بۆ مەسەلەی گۆڕانکاریەکەش کەوتێ پێتان وایە گۆڕانکاریتان کردووە بەڕای من گۆڕانکاری پرۆسەسێکی دوور و درێژە ئێمە هەوڵمان ناوە ئاستی گۆڕانکاریەکە لە ئێستا لەسەر ئاستی شوێن کەوتوو دەرەکەوێت بەڵام خۆ دەزانی پێویستە ئەوانەی کە ئێمە بە خەڵکمان گەیاندۆ فێرمان کردووە لە پرۆسەسێکی چەند ساڵەیە دوایەوە ئامانجەکەی ئەنجامەکەی ببینینەوە زۆر بە کوردی دوایین شتێک کە بیرمان چوو بە باسیکەن و پێتان خۆش بە باسیکەن دوایین شتێک ئەگەر بیرمان چوو بە شتێک ما بە باسی بکەین هەر ئەوەیە کە ئێمە وەکو ئەم 22 گەنجە ئامانجمان ئەوەیە لەگەڵ خۆمانە گەنجانی تریش بەشداری پێ بکەین ڕاستە ئێمە ڕاستەوخۆ سوودمەند بووین لە کەمپینەکە بەڵام ئێمەش ئەبێ سوود بینەوە بە گەنجانی تر بۆیە ئێمە لە ڕێگەی ئەو وەرکشۆپ و ڕاهێنانانی کە ئەیکەین لە ڕێگەی و چالاکیانی کە ئەیکەین دەرگایەک بۆ گەنجانی تر واڵاکەین کە هەم سوود وەربگرن هەم ئەزمموی شوەربگرن و ئەمە یەکشتیش بڵم ڕاستە کەمپینی 22 لەگەڵ تۆ لە ماوەی 25 ڕۆژی داهاتوە لە ماوەی مانگێکی ترا ڕەنگە کۆتایی پێبێت ماوەکەمان ئەو نینەماوە بەڵام پرۆگرامەکە و کامپین بەردەوام ئەبێ وانە ساڵێکی کە ئەم کاتە 22 گەنجی جوان چوار پام یا هەر بابەتێکە خۆیان پێیان خۆشە ئیشی لەسەرەکە ئێمە لێرە ڕەنگە کەمپینەکەمان کۆتایی پێبێ بەڵام پامەکانمان هەر بەردەوام دەستان خۆش بێ شتێک ما بێت خۆش باسی زۆر بە کورتی بەڵێ یەک شت هەیە کە ئێمە کۆتا ئیڤێنتێکمانە بێ وەکو کەمپینەکە کە کۆتایی پێدێ لە ناوەڕاستی مانگینەوە کۆتا ئیڤێنتێکمانە بێ وەکو ئەوەی کە پامێک بگەنجابن کە ئیڤێنتەکەمان کۆتایی پێدێ وەکو خات و سەنە ئەمە
ئاماژەی پێەیە بە گەنجان ئاگادار ئەکەینەوە کە ئێوە ئەتوانن بۆ ساڵی داهات و کەمپەینەر بن واتە ئێوە ئەتوانن بە پامە جوانەکانتان دووبارە خزمەتێکی بچوو بە گەنجان بن. واتە 22 سابت نییە ئەوان ڕایانگەیان و بەڵام 22 تازەش ئەتوانن بن و 22 تازە بە ناوێکی تازە بە 4 پامە جوان و تازە بۆی خزمەتی گەنجان بەردەوامی و چیش بە میدیا بکرێت و کورسات بێ مامادەی دەستان خۆشە دووبارە.